بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان بەرپرسان یارێم ڕیفراندۆم بۆ مزایدە و بەردەپۆشکردنی قەیرانە ناوخۆیەکان یارێم بەکاردێن لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە دەیانجار بەرپرسان یارێمی کوردستان باسییان لە ئەنجامدانی ڕیفراندۆم کرۆ بەڵامی چەند گاوێکی عملی بۆ ئەنجامدانی ئەو پرسە نەنراوە بەڵکو ئەنگاو بۆ ئەوە نراوە بە ئەو پرسە لە ڕێی پەخسی دامەزراوەکانەوە دوا بکەوێت لە تەوەری یەکەمماندا بە میوانداری ڕێبوار حەمەد وتەبێژی فەرمی کۆمەڵی ئیسلامی باز لە هەڵوێستی فەرمی کۆمەڵی ئیسلامی دەربارەی ڕیفراندۆم دەکەن هەروە لە تەوەری دومیشاندا لە تیرنێرویی وتەبێژی ئەنجومەنی ناوەندی کێتی نیشتیمانی میوانمانە سەرەتا راپۆرتێک دەرنین دواتر لەگەڵ مامۆستا ڕێبوار لە تەوەری یەکەمدا تاو پێم پرسە دەکەین. ڕیفراندۆم بریتیە لە دەنگدانێکی گشتی بە شێوەیەکی ڕاستەوخۆ گەل ڕای خۆی دەربارەی بابەتێک دەردەبڕێت. ڕیفراندۆم ئەو پرسەی تا ئێستا هەنگاوی کردداری لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە بۆ نەنراوە زۆر جاریش وەکو مزایدە و بەردەپۆشکردن بۆ قەیرانە نێوخۆیەکانی هەرێم بەکاردەهێنرێت. مەسعود بارزانی لە پەیامێکدا داوا لەلایەنە سیاسەکانی هەرێم دەکات کۆبوونەوە لەسەر ڕیفراندۆم ئەنجام بدەن ئەمە یەکەم جار نییە بارزانی باسی ڕیفراندۆم دەکات کە لە ساڵی 2012 لە کاتی قوڵبوونەوەی قەیرانەکان لەگەڵ بەغداد بارزانی ڕایگەیاند ئەگەر کێشەکان چارەسەر نەکەن دەگەڕێنەوە بۆ ڕایگەری کوردستان بەڵام نەکێشەکان چارەسەرکران نەڕاپرسێکەش بۆ سربەخۆیی ئەنجامدرا. لەلایەکی ترەوە مەسعود بارزانی لەم ساڵدا زیاتر لە 10 جار باسی ئەنجامدانی ڕیفراندۆمی کردووە بەڵام تا ئێستا هەنگاوێکی کردداری بۆ ئەم پرسە نەنراوە. ئەنجامدانی ڕیفراندۆم پێویستی بە زەمینەسازی هەیە لە ئاستی ناوخۆوە کۆدەنگی لایەنە سیاسەکان و بوونی دامەزراوەی نیشتیمانی و ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان. لەلایەکی ترەوە ئەنجامدانی ڕیفراندۆم پێویستی بە یاسایەک هەیە بەڵام تا ئێستا هەرێم یاسای ئەنجامدانی ڕیفراندۆمی نییە بۆ مەبەستاش پێویستی بە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان هەیە. هاوکات تا ئێستا سنووری ئەنجامدانی ڕیفراندۆمەکە دیار نییە ئایا تەنها 4 پارێزگای هەرێمی کوردستان دەگرێتەوە یان ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمیش لە خۆ دەگرێت. ئەگەر ئەنجامدانی ڕاپرسی بەوە بێت کورد بگاتە سەربەخۆی ئەوە ئاواتی لە مێژینەی میلەتی کوردە و هەموو کوردێک پشتیوانی لێ دەکات بەڵام ئاماژەکان ئەوەمان پێ دەڵێن باسکردن لە ئەنجامدانی ڕاپرسی بۆ مانەوە لە دەسەڵات و پەردەپۆشکردنی قەیرانەکانی ئێستای هەرێمی کوردستانە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا ڕێبوار بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر سەرەتا لەوە دەست پێکەین بزانین هەڵوێستی فەرمی کۆمەڵی ئیسلامی دەربارەی پرسی ڕیفراندۆم بۆ ئەنجامدانی سەربەخۆی هەرێمی کوردستان چی؟ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس. تەڵەن ئێمە بەر لەوەی باسی ڕیفراندۆم یا هەنگاوەکان بەرەو سەربەخۆی دەوڵەتی کوردستان بکەین ئێمە لە بیرمانەکە لە 4 ساڵی پێش حکوومەتی بنکە فراوان لە دوای ئەوەی کە هێزێکی بەشێک بووین لە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئەو کات بەردەوام خواستی ڕاستەقینەی ئێمە و کێچێ لەلایەنەکانی ئۆپۆزیسیۆنی ئەو کات ئەوە بوو کە ئێمە کۆمەڵێک لە ناو خۆماندا هەنگاو بنین بەرەو سیستەمێکی حکومڕانی تەندروست سیستەمێک کە تێیدا شکۆی دامەزراوەکان پارێزرا و بە ئێمە ئێستا ئەگەر خاوەنی دەستەڵاتێکی یاسادانان یا پەرلەمانێکی کاراوە خاوەن شکۆ و هەیبەت بووینە ئەگەر خاوەنی دەستەڵاتێکی دادوەری خاوەن شکۆ و هەیبەت بووینە ئەگەر خاوەنی حکوومەتێکی بەهێز و پێز بووینە ئەگەر ئێستا لە هەرێمی کوردستان هێز و لایەنە سیاسیەکان تەبایەکی سیاسی باشیان هەبوو ئەگەر و زمینە سازیانە کرابان و ئێمە بەردەوامی ینی واقعی هەرێمی کوردستان بەهۆی بێباچی یعنی بێباچی بە تایبەت ئەو پارتانەی کە بەشی زۆری دەستەڵاتیان لە هەرێمی کوردستان لەلا بووە بەهۆی بۆ بێباچی بەرامبەر دامەزراوەکانی دەوڵەت و بەرامبەر ئەوەی کە سیستەمێکی حکومڕانی تەندروست یا بنەماکانی سیستەمێکی حکومڕانی تەندروست لە هەرێمی کوردستاندا بڕژی ئەوە ئێستا ڕەنگە هەمومان بمان و تا ئێستا زمینە سازیەکی تەندروست هەیە و چەند هەنگاوێکمان پێویستە بۆ ئەوەی کە لەگەڵ حکوومەتی ناوەند و لەگەڵ وڵاتانی دراوسێ کورد هەندێک هەنگاو بنە و دەستکا بە هەنگاوەکانی دروستکردنی دەوڵەتی سەربەخۆیە ڕیفراندۆم لە ڕاستیدا یعنی لە هەلومەرجێکدا کە
واقعی هەرێمی کوردستان ئەو ناتەبایە سیاسیەیە ئەو لێکترازانە سیاسی گەورەی لە هەرێمی کوردستان هەیە زۆر جاروای کردووە کە خەڵکی هەرێمی کوردستان و جەماوەری هەرێمی کوردستان ئەو بانگەشانەی کە بۆ ریفراندۆم ئەو بانگەشانەی کە بۆ سەربەخۆی یەکرێن لە تەنها لە بانگەشەیەک وەکو بانگەشەیەک زیاتر سیر ناکرێن یا زۆر جار تەنها وەکو مزایدەیەکی سیاسی سیرەکرێن یا وەکو لە راپۆرتەکەی خۆتان داهات بوو و بۆ پەردەپۆشکردنی بەشێ لە کێشەکان و قەیرانەکانی هەرێمی کوردستاندا سیرەکرێن ڕاستدا گرفتی ڕاستەقینەی خەڵکی هەرێمی کوردستان ئەو خاڵانن کە من باسم کرد ئەگەرنا لە ڕاستە ریفراندۆم مافێکی سروشتی خەڵکی کوردستان و کۆمەڵی ئیسلامی باوەڕی تەواوی بەوەیە کە کورد مافی خۆیەتی دەوڵەتی سربەخۆی هەبێ و مافی خۆیەتی هەنگاوەکانی بەرەو دەوڵەتی سربەخۆ بنێ وەک ئێمە لە پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامیدا دەرج کراوە کە هەنگاونان و زەمینەسازی بەرەو سربەخۆیی و بەرەو دروستکردنی دەوڵەتی کوردستان بەشێکی گرنگە لە استراتیژی کاری کۆمەڵی ئیسلامی بەڵام قسەی ڕاستەقینە ئەوەی ئایا ئێستا هیچ هەلوم هیچ هەنگاوێکی کردەین دراوە ئێمە بەرەوەی باسی ڕیفراندۆم بکەین با باسیەوە بکەین ئایا هەنگاوەکانی ینی دروستکردنەوەی یا ڕێخستنەوەی نێوماڵی خۆمان هەنگاوەکانی ڕێخستنەوەی نێوماڵی خۆمان و دروستکردنەوەی تەبایی سیاسی و دروستکردنەوەی ئاشتەوایەکی کۆمەڵایەتی و سیاسی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان کراوە بۆ ئەوەی کە ئێمە دەستکەین یەک دەست بەرەو ڕیفراندۆم هەنگاو بنین ئەوە نراوەتە ئێستا نەخێر نەخێر نا لە هەرێمی کوردستاندا من ئێستاوەی کە باسم کردمانە هیچ چینی ئێمە لە ئێستادا خاوەنی سیستەمێکی حکومڕانی ناتەندروستین سیستەمێک کە گەندەڵی تابینە قاقای چووە لە ئێستادا ئێمە خاوەنی پەرلەمانێکی لە کار کەوتوین پەرلەمانێک کە هیچ هێز و هیچ هەیبەت و شکۆیەکی بۆ نەماوەتەوە لە ئێستادا ئێمە خاوەنی دەسەڵاتێکی دادوەری یا بێ دەستەڵاتی نیام و سەیەسین زۆر جار کە ئەویش بە سیاسی کراوە بەشێکە لە ئەجندای سیاسی هێز و لایەنە سیاسیەکان زۆر جار لە هەرێمی کوردستاندا ئێمە خاوەنی ئەم جۆرە دامەزراوانین کە بە هیچ شێوەیەک ئامادە نەکراون وە لە بارنین بۆی کە ئێمە هەنگاو بنین بەداخەوە بەڵام لەگەڵ هەموو ئەوانشدا بەڵێ ریفراندۆم مافێکی سروشتی ئەو گەلێوەیمە من شتێکیش بەبیر خەمەوەکە حەکیمیانی کاتی خۆی لە 2005 ریفراندۆم کراوە لە هەرێمی کوردستان و ئەو کات ڕێژەیەکی یەکجار زۆری خەڵکی هەرێمی کوردستان داوای سەربەخۆییان کرد خەڵکی هەرێمی و هیچ گومان لەوەنی هەر ریفراندۆمێک بکرێت لە هەرێمی کوردستان بە مەبەستی ئەوەی کە ئێمە دەوڵەتی سەربەخۆی کوردستان دروستکەین یان ڕێژەی سەدانەوە تونۆی خەڵکی کوردستان بەزیادەوە لەگەڵیەتی بەڵام قسەی ڕاستەقینە ئەوەیە ئایا فعلەن هەرێمی کوردستان لە ڕووی ناوخۆ و لە ڕووی دەرەکی و ئامادەیە و کارێک کراوە کە فعلەن ئەمە بکرێت زۆر باشە سەبارەت بۆی کە پەیامەکەی بەرزانی لە 20 حوزەیران داوای کۆبوونەوەی لایەنەکان دەکا بۆ ریفراندۆم یعنی زمینە سازیەکەیە بەلای ئێوە بۆ کۆبوونەوەیەکی لەو جۆر لەنێوان لایەنە سیاسیەکان نەخێر ینی لە ئێمە پێشتریش وەکو کۆمەڵی ئیسلامی هەڵوێستمان ڕوون بووە ئەو کاتێک کە بانگەوازی بارزانی کرا بۆ کۆبوونەوەی هێز و لایەنە سیاسیەکان و ئەو کاتێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بەشدار نەبووین و ئەو کات لە ڕاگەیەنراوی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامیدا بڵاومان کردەوە پێمان وابوو کە هیچ زمینە سازی نییە لەو کاتەوە تا ئەمڕۆ هیچ شتێ لە هەرومەرجی سیاسی هەرێمی کوردستان نەگۆڕاوە لەو کاتەوە تا ئێستا هیچ دەست پێشخەریەکی کردەی نییە جگە لەو پەیامانێک هیچیان لە سەوز نەبووە هیچ دەست پێشخەریەکی کردەی نییە بۆی کە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە بە بڕوای ئێمە و بە بڕوای زۆرێک لە هێزە سیاسیەکان کە یعنی هەنگاوی یەکەمی ئاساییکردنەوەی بارودۆخی سیاسی لە پەرلەمانی کوردستانەوە دەست پێکە و پاشان بەو دەست پێکە کە ئەبێ ئەو عینادیە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە کۆتایی بێەوە بە هێز و لایەنە سیاسیەکان کام عینادی سیاسێکی عینادی سیاسی ئەو عینادیە سیاسی کە پەرلەمانی پەخستووە ئەو عینادی سیاسی کە پەرلەمانی پەخستووە و عینادی سیاسی وەزیرەکانی لایەنێکی سیاسی بەبێ هیچ پشتگیریەکی یاسایی ناردوتەوە ماڵەوە بەڵێ زۆر باش کەواتە زمینە سازی دەبێت چی بکرێ مەسەلەن ئەگەر کۆبوونەوەیەکی لەم شێوەیە لە نێوان لایەنە سیاسیەکانی ئەو زمینە سازیانە چین کە دەبێت بکرێت لە ڕاستی تەبەن کۆمەڵی ئیسلامی پێشتریش تەبەن وە لە زووتریش لەسەر زاری بەڕێزەمیری کۆمەڵی ئیسلامیەوە لەو نەخشە ڕێگایی کە بڵاوی کردەوە هەنگاوەکانی ئەو زمینە سازی بەڕوونی باس کردە بوو کە ئەبێ هەم لە ئاستی نێوخۆوە هەم لە ئاستی دەرەچیدا بندرێ بۆ ئەوەی کە ئێمە هەنگاو بنین بەرەو ریفراندۆم یا بەرەولانی کەم بەرەو ئەوەی کە پێڵین بەرەو سەربەخۆیی
هەنگاوەکان چن بوون و لە ئاسی ناوخۆ لە ئاستی باسم کرد یانی خۆلانی کەم شتەکان ڕوونن لە ئاستی ناوخۆدا ئێمە پێویستمان بەوەیە کە تەبای سیاسی بجۆرێتەوە نێو ماڵی کورد و ئەو تەبای سیاسی ناگەڕێتەوە بێەوەی کە پەرلەمان کارا بکرێتەوە بێەوەی کە هێز و لایەنە سیاسیەکان لەسەر مێزی گفتوگۆ کۆ بنەوە ئەو هێز و لایەنە سیاسیانەی کە یعنی زۆر جار ئێمە ئێستا لە بیرمان بێ ئەسلی ململانەکان لە هەرێمی کوردستان لە نێوان بەشێکە لەو هێز و لایەنە سیاسیانی تەوان بە شێوەیەکی ڕێژەیی و نسبی لێوان ئەو پێنج لایەنەی کە حکوومەتی من کە فراوانیان پێکێنا و ئەگەر ئەو هێز و لایەنانە بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ وەجارێکی گفتوگۆ جدی دەست پێ بکەوە لەو بربەستانەی ئەو بربەستانەی کە هۆکاری بەردەمی ئەو کۆبوونەوانن لا ببرێت پمان بەمە هەنگاوی یەکەمەوە ڕەنگە بەشێکی لەو زمینە سازیانە بریتی بێ لەوەی کە ئێمە لەسەر ئاستی ناوخۆ هەیبەت بجێڕینەوە بۆ دامەزراوەکانمان بۆ دامەزراوە نیشتیمانیەکانمان چ دەستەڵاتی یاسادانان بێ وەکو پەرلەمانی کوردستان چ حکوومەت بێ وەکو باڵاترین دەستەڵاتی جێبەجێکردن و چی وەکو دەستەڵاتی دادوەریە ئەو دەستەڵاتی قەزایی بێ لە هەرێمی کوردستان کەوانە سێ پای ئەساسی سیستەمی حکومڕانی و هەر وڵاتێک ئەم سێ پایی سربەخۆ نەبن و خاوەنی هەیبەت و شکۆ نەبن هیچ بنەمایەک نییە بۆ سیستەمێکی حکومڕانی تەندروست لەو وڵاتەدا. زۆر باشە سەبارەت بە مەسلەوی کە بەڕێز وتت ینی ئێستا بۆ مەسلەی ڕیفراندۆم ینی بەرپرسانی هەرێم بەردەوام باز لە ڕیفراندۆم دەکەن پێ دوایە بجگە لە بەیان نامە هیچ تر نەبوو ینی ئەنگاوی عملیان درراوە بۆ ئەوەی کە ڕیفراندۆم ئەنجام بدرێت بەداخەوە بێ بڵام خەڵکی هەرێمی کوردستان ماندووە بە مزایداتی سیاسی لە بواری هەر لە پرسی ڕیفراندۆم هەم لە پرسی سربەخۆی کوردستان پرسی سربەخۆی دەوڵەتی کوردستان زیاد لە جارێک لە ساڵانی ڕابردوودا باس کراوە بەڵام هەنگاوی عملی و کردەی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان نەبووە بۆ ئەوەی ئەمە بە کردەیی بکرێەوە هەنگاوە عملیەکانی وە تەرجەمەکردنی بۆ سەر ئەرزی واقع دەست پێ بکرێت لەسەر ئاستی کەش مەسەل ئێمە ئێستا ڕیفراندۆم ینی چەند پرسیارێکی بەسیط و سادە هەیە دەربارەی ڕیفراندۆم ئێمە ڕیفراندۆم بە چی یاسایەکەکەین یخۆ سادەترین شت ئەوەیە کە بێ پەرلەمانێک هەبێت پەرلەمانێک هەبێت سیاسامان نییە لە کوێنەرا نەخێر بێ پەرلەمانێک کە بێ پەرلەمانە کۆ ببێتەوە ئەو پەرلەمانێمە لە بیرمان بێ هەم کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانیش متمانی لە پەرلەمانی کوردستانەوە وەرگرتووانە ئەبێ ئەو پەرلەمانی کوردستانە کۆ ببێتەوە و یاسایەک دەرکە وەلانی کەم گفتوگۆی پرسی ڕیفراندۆم کا لە هەرێمی کوردستان و لایەنی جێبەجێکار ڕابسپێرێەوە ئەو ماوەی دیاریکرێت کە تێیدا ڕیفراندۆمەکرێت بۆ ینی خۆ هەنگاوی یەکەم بریتێ لە کاراکردنەوەی و پەرلەمانە بەڵێ زۆر باش لانی کەمی بە لەبێن ڕێ و دامەزراوەیە و کە زۆر باش هەڵبژێت باش ڕیفراندۆم و کارکردن بۆ ڕیفراندۆم ئەرکی چێ ئەرکی هەموو ێزە سیاسیەکانە هەموو زولانە سیاسیەکانە و ئەرچی ئەم پێم وایە بەڵام زیاتر لایەنێک زیاتر و پرسە دەوژێنێت و خۆی بەخاوەن دەزانێت بابەتێکی جەوهەری هەیە مەسەلەی ڕیفراندۆم هیچ کوردێک نییە ینی مخالیفێ بە ڕیفراندۆم لە ئەساسدا ئەم مافێکی سروشتیە و هەموو کەسێک چ هێز و لایەنە سیاسیەکان و هەموو ئەو هاوڵاتیانش کە ئینتیمان بۆ هیچ هێزێکی سیاسی نییە هیچ هێزێکی حەزەکەن وڵاتێکی سربەخۆیان هەبێ و حەزک مەسەلە پرسی سربەخۆی و هەنگاوەکان بەرەو دروستبوونی دەوڵەتی کوردی هیچ کوردێک پێچەوانی ئەوە هەنگاو نانە هیچ کوردێک مخالیفی ئەوە نییە ئەوەی کە قسەیە لەسەر تەرجەمەکردنی واقعی ئەو تەبایە سیاسی کە ئێمە باسیەکەین لانی کەم ئەو تەفاهمە سیاسی تەفاهمی پێویستە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان یا لایەنە پەیوەندیدارەکان دروست بێ بۆ هەنگاونان بەرەو سربەخۆی لە هەرێمی کوردستاندا ئێمە لە بیرمان بێجارێک ئەم پرسە بابەتێکیش نە هێزێکی سیاسی یا دوو هێزی سیاسی تەنها بیکابەهی خۆی و تەنیان زۆر جارەمە لە قاڵبی هێزێکی سیاسی یا تەنها یەک هێز ئیدعای بکە ئەمە تۆ سەیری پەیڕەوی ناوخۆی هەر حزبێکی سیاسی کوردستانێکی سەیری خەباتی ڕابردووی هەر هێزێکی سیاسیەکەی هەوڵدان بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی و گەیاندنی ئەمگە لە بەماف و خواستەڕەواکانی خۆی ئامانجی هەموو هێز و لایەنە سیاسیەکانە و نەتیجە ئەبوو هەموو ئەو هێز و لایەنە سیاسیەکانەوە بە میلەتیشۆ ئەبێ قەرار لەسەر ئەو هینە بدەن ئێمە لە بیرمان بێت ینی لە ئەم دوو ڕۆژەی ڕابردوو کە ڕیفراندۆم لە بریتانیا کراوە تەقریرێک کە زۆر سەرنجی ڕاکێشامەوە بکڵێ هاوڵاتیانی بریتانیا بڕیاریاندا و سیاسیەکانیان جێبەجێەکەن خۆمە خواستی بەشێکی گەورەی سیاسەکانی بەریتانیانە بوو هەمومانەزانی بەڵام خواستی گەل بوو مە ئەو مەسە بابەتانە بابەتی گشتین هی هەموو تاکێکی کوردن
هی هەموو کەسێکە لەبەرەوە ئەوە نە ئەجندای هێزێکی سیاسیە بە تەنها و نە ئەجندای تەنها هێزە سیاسیەکانی شەلاری کوردستان. بەڵێ کەواتێ وەکو کۆمەڵی ئیسلامی چ کاتێک لەگەڵ ئەنجامدانی ڕفراندۆم و پرسی سەربەخۆیدان بۆ هەرێمی کوردستان کاکە ئێمە هەموو کاتێک لەگەڵی داین ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی هەموو کاتێک لەگەڵ ڕیفراندۆمی هەر کاتێک ڕیفراندۆم ئێمە ئەڵێین ڕیفراندۆم ئامانجێکە یاد پر مەسلەی سەربەخۆیی کوردستان ئامانجی هەمووانە بەس بفەرمونون بەیەکەوە زەمینە سازی بکەین بۆی بتوانین ڕیفراندۆم بکەین بۆی ڕیفراندۆمە بکەین کە بەکردەی ڕیفراندۆمێکی سەرکەوتوو بێ و هەنگاونان بێ بەرەو ئەو ئامانجانەی کە ئەمانەوێت لە ڕیفراندۆمەوە تحقیقیکەین ئەسڵ ئێمە ڕیفراندۆم بۆکەین بۆی گەل بڕیاری لەسەر چارەنووسی خۆی بدە ئێوە کات چێمە تەرجەماکە لەسەر ئەرزی واقع گریمان ئێمە ڕاپرسیەکمان کرد 1990 هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڕیاری سەربەخۆی کوردستانیاندا لەم هەلومەرجەدا لەم حاڵەتە لێکترازانە سیاسی گەوری کە لە هەرێمی کوردستان هەیە لە بە حکوومەتێکی مەشلول بە پەرلەمانێکی لە کارکەوتوو بە دەسەڵاتێکی دادوەری بەو شێوەی کە باسمان کرد بەو لێکترازانە سیاسی گەورەی کە لە هەرێمی کوردستان هەیە بەو هەموو قەیرانە سەخت و دژوارانەی کە ڕوبەڕووی خەڵکی هەرێمی کوردستان بۆتەوە ئەمە لە ئەرزی واقعدا جێبەجێکرێ کۆمەڵی ئیسلامی ئێمە ئەڵێین با بەیەکەوە زەمینە سازی بکەین لەسەر ئاستی ناوخۆ با لە پەرلەمانی کوردستانەوە دەست بێ بکرێتەوە ئەو هێزەی کە با بەڕێز بارزانی لە دوای پەیامەکەی خۆی یەکەم مبادرە بکە بۆ ئەوەی کە پەرلەمان کارا بکاتەوە ئەو هەنگاوی یەکەم مبادرە بکە با دەست پێشخەری بکە کە پەرلەمانی کوردستان کارا بێتەوە دوای کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان با و هێزولایەنە سیاسیانەی کە ئەم حکوومەتە بن کە فراوانیان پێکهێناوە گرفتی گەورە هەیە لە نێوانیاندا بە ئەوانە کۆ ببنەوە و ئەو تەبایە سیاسە بگەرێتەوە ناو ماڵی کورد پاشان هێزولایەنە سیاسیەکانی کە هەموو بەشدار بن و بەیەکەوە کۆ ببنەوە ئەوسا هەنگاوەکانی زەمینە سازی بەرە و پرسی سەربەخۆی لە هەرێمی کوردستان زۆر باشە سەبارەت بۆی کە وتت پرسی سەربەخۆی چۆن لای کۆمەڵی ئیسلامی ستراتیژی ینی دروشمە یاخود استراتیژە ناستراتیژە کۆمەڵی ئیسلامی ئێمە وەکو باسم کردەمە جگە لەوەی کە ئێمە ئێستا هەر لەسەر ئاستی کۆمەڵی ئیسلامیش لیژنەی تایبەتمان بە مەسەلەی دەوڵەتی سەربەخۆی کوردستان هەیە و ئێمە پێشتر لە سەرکردایەتی ڕابرد و پرۆژەمان پێشکەش کرد و پرۆژەکەمان بۆ ڕایگشتی بڵاو کردەوە و ئێمە باوەڕمان وایە گەلی کورد وەک هەر گەلێکی کە مافێکی زەوتکراوی هەیە کە بەرەنجامی ڕێکەوتنامی شومی سایکەزبی کۆیەکە 100 ساڵ تێپەڕی بەستەریدا ئەم مافە مافێکی زەوتکراوە کورد لە هەر دەرفەتێکدا مافی خۆیەتی ئەو مافە زەوتکراوی خۆی وەربگرێتەوە و ئێمە لە هەموو ئەو کۆنگرانی بەشدار بووین لەسەر ئاستی ناوخۆ و لەسەر ئاستی دەرەوە هیچ کات نەمان شاردوتەوە دوودڵ نەبووین لەو وڵاتانشکە نەیاری کورد و خواستەکانی کوردن کۆمەڵی ئیسلامی هەمیشە بە دەنگێکی دلێر و توێتی کورد وەک هەر میلەتێکی کە مافی خۆیەتی دەوڵەتی سەربەخۆی هەبێت باشە زۆر باش سەبارەت بە سنوورەکەی سنووری ئەم ڕاپرسیە ئێوەکو کۆمەڵی ئیسلامی لەگەڵەوەدان کە بەبێ کەرکک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارێرێم ڕاپرسی بکرێت ئادەم خۆشەوشێکێکە لە گرفتەکان ینی ئێمە لە بیرمان بێت تەبان ئێمە جگەلەوەی ئێستا لە هەرێمی کوردستان ئەم لێکترازانە سیاسی کە باسم کرد ئێمە ئێستا سنووری مادەی 140 یا ناوچەکانی دەرەوەی حکومڕانەتی هەرێممان هەیە ناوچەکانی ئەو ناوچانەی کە بڕیار بوو بە مادەی 140 تطبیق بکرێنەوە کە لە پارێزگای کەرکک و بەشێک لە قەزاکانی دووز و خانەقین و ئەو ناوچە کوردستانیانەی دەرەوەی هەرێمەگرێتەوە هێشتا ئەو ناوچانە نەکڕاونەتەوە سەر خاچی کوردستان وێمە لە بیرمان بێ بەشێکی گەورەی شۆڕش و شۆڕشەیەک لە دوای یەکەکانی کورد زۆر جار بەهۆی لانی کەم بەهۆی کەرکووکەوە بەشێک لەو شۆڕشانە تواونەتەوە بە ئامانجەکانی خۆیان نەگەشتون و ئامادە نەبوونە دەستبەرداری کەرکک بن ئێستا ئێمە جارە من وەڵامی پرسیارەکەی تۆ بدەمەوە نەخێر ئێمە پێمان وایە کەرکک کە بێ بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان و کەرکک و ناوچە دابڕێنراوەکان بەشێکی دانەبراون لە خاکی هەرێمی کوردستان و بەشێکن لە وەک هەولێر وەک سلێمانی کەواتە بەلایەوە ناکرێت ڕاپرسی بکرێت بەبێ ئەو ناوچانە بەتەکید بەچ مافێک ئێمە توانین کوردەکانی ئەو ناوچانە مەحروم کەین لە مافێکی طبیعی خۆیان کەوانی شۆک هەر کوردێک مافی خۆیانە کە قەرار لەسەر چارەنووسی خۆیان بدەن بەڵامی زەمەنی سازێکیش کراوە بۆ ناوچانەکە ئەمە یەکێ لە گرفتەکان بۆ ینی ئێمە هەمیشەیەکی لە ڕخنە گەورەکانمان لە مەسلەی پەیوەندیەکانی نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بووە کە ئێمە پێمان وا بۆ زۆر کات ئێمە قۆناغ بە قۆناغ و لە کۆبوونەوەکانیشەوە بەڕوونی وتومانە قۆناغ بە قۆناغ کورد لە خواست و مافەکانی خۆی لە بەغدا تەنەزولی کردووە ئەو کاتەی کە ئێمە کێشەی بودجەمان نەبوو و هەرێمی کوردستان 170 بودجەکەی خۆی بە بێگرفت لە بەغدا وەرەگرت ئەو کات ئێمە ڕێککەوتوین هەموو حکوومەتەکانی کە بەشدار بووین حکوومەتێک لە دوای یەکەکانی دوای ڕژێمی
لە ناوچووی بەعز بڕێککەوتوین کە ئێمە مادەی 140 جێبەجێ بکرێەوە هەنگاوەکانی تەطبیع لەو سنوور و بندرێ بەڵام بەداخەوە هیچ هەنگاوێک نەدا کەم تەرخەمیەکی گەورە هەیە لە ئاستی مادەی 140 ناوچەکانی دەرەوەی هەرێم و بەردەوام بخۆوە لەلایەن کوردەوە یانی لایەن سەرکردایەتی سیاسی کوردەوە ڕوونتر بڵم لەلایەنەوانەی کە نوێنەرایەتی کوردیان کردووە و بڕیار بەدەستی کورد بوونە لە بەغدا پشتگوێ خراوەوە لە پەراوێزی خواستی ئەو هێز و لایەنە سیاسیانەدا بوو. زۆر باشە دوو دەخەمانماوە سەبارەت بۆی کە ئێستا باشترین دەرفەتێکی لەبارە بۆ ڕیفراندۆم یاخود چی بکرێ بۆی کە ئەگە دەرفەتێک هات بێتە پێش بۆ کورد بیل لە ڕیفراندۆم و سەربەخۆی بکاتەوە. ڕیفراندۆم مافێکی سروشتی من باسم کرد مافێکی سروشتی ئەو میلەتەیەوە هەم ئێمە لانی کەمێ و کۆمەڵی ئیسلامی باوەڕی تەواومان بەوەیە کە کورد بڕیار لەسەر چارەنووسی خۆی بدا بەڵام ئەبێ زەمینە سازی بکرێ و ئەبێت وەکو باسم کردیان یەبێ هەنگاوی یەکەم لە پەرلەمانی کوردستانەوە بێ و بەڕێز بارزانانی توانێت کە دەست پێش خەریب بکە کە تەبای سیاسی بجێڕێتەوە نێو ماڵی کورد و توانێت پەرلەمانی کوردستان کارا بکاتەوە توانێت ئەو دۆخە بخولقێنێک کە ئەکرێ هەنگاونان بەرەو ڕیفراندۆم بکرێتە شتێکی کردەوەی و لەسەر ئەرزی واقع بەڕوونی تەرجمە بکرێت. بەڵێ سوپاس دەکەین بەڕێز مامۆستا ڕێبوار وتەبێژی کۆمەڵی ئیسلامی زۆر سوپاس بۆ بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین دوای ناوبڕە لەگەڵ وتەبێژی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان باز لە پرسی ڕیفراندۆم دەکەین. دوباره سڵاوتان لەبێت بەڕێزان کاگلەتی سوپاس بەمەدەبن بە خێر بێن. زۆر سوپاس. سەرەتا گەر ڕایشیتی نیشتیمانی کوردستان بزانین دەربارەی پەیامەکەی مەسعود بارزانی بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیەک لە نێوان لایەنە سیاسیەکاندا ڕاتان چێ پێتان وایە ئێستا دۆخەکە لەبارە بۆ کۆبوونەوەیەکی لەم جۆرە لەسەر ڕیفراندۆم؟ بەڵێ ئەمڕۆ کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پەیامی یەکێتی و هەڵوێستی یەکێتی دووپاتکردنەوەی هەڵوێستەکانی پێشوو بووە کە مەسلەی ڕیفراندۆم مەسەربەخۆیی مافێکی ڕەوای دیموکراسیانەی گەلی کوردستانە بەڵام ئەو مافە پێویستی باو هەیە کەی و چۆن بەدی بهێنێ واتە بە ڕەچاوکردنی دۆخی ئێستای هەرێمی کوردستان ئایا گونجاوە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم و دۆخی ناوچەکە بە شێوەیەکی گشتی و ئەو ئاڵوزیەی و گرژیەی و دابڕانەی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان ئایا ئەمانە زەمینە دەرەخسێنن کە ڕیفراندۆمێکی سەرکەوتووان ئەنجام بدرێ یان نا. ئەگینا هەڵوێستی یەکێتی بۆ مەسلەی مافی چارەی خونووسین دەگەڕێتەوە بۆ سەرەتای دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەوانە چەند جارێک ئەم قسەیە کرابێ کە هەر خۆی ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بناغەیەکی استراتیژەتی
دانانی استراتیژەتێکە بوو مەسلەی سەربەخۆی چونکە تا ئەو کاتە هەر هێزێکی کوردی یان هێزێکی کوردستانی پاشکوویەکی پێوە بوو ناوی ئەو وڵاتی پێوە بوو کە ئەو حیزبە کوردستانی تیادا دامەزرا بوو بەڵام کاتی یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرا ناوی عێراقی دابڕا لە ناوی وەکو حێزێکی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان داش عێراقی پێوە نەبوو ئەمە خۆی لە خۆیدا نیشانەیەوەیە کە بڕوای ئەم هێزە خەباتی ئەم هێزە تێکوشانی ئەم هێزە استراتیژەتی ئەم هێزە بوو مەسلەی مافی چارەی خۆنووسین و مەسلەی سربەخۆی گەلی زۆر باشە بەڵام کاک لەتیف ئەمڕۆ لە بەیاننامەکەی مەکتەبی سیاسی ئێوە زۆر بەڕوونیانی باز لەونا کە ئایا لەم قۆناغەدا یەکێتی نیشتیمانی لەم قۆناغی ئێستای کوردستان لەگەڵ ئەوەدایە کە ریفراندۆم ئەنجام بدرێت یاخود ئێستا کاتەکەی گونجاو نیە یعنی باز لۆکەکەیەتی بڕیاری بەرپرسیارانەی داوە مەبەست لەوەی ئێستا بەلای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەلای مەکتەبی سیاسی و ئەنجومەنی ناوەندی و سەرکرداتی کات لەبار نییە بۆ مەسلەی ریفراندۆم خۆی ناکرێ بڵێن ئێمە لەگەڵ دانیان لەگەڵ دانین هیچ هێزێکی کوردستانی نییە هیچ حزبێکی کوردستانی نییە هیچ ڕێکخراوێکی سیاسی نییە لە هەرێمی کوردستان بڵێ من دژی ریفراندۆمم واگەر سیر هەڵوێستەکانیش بکەین بەشی زۆری هەڵوێستەکان لە یەکەوە نزیکن هەموو هێزولانە سیاسەکان ئەڵێن ئێمە لەگەڵ ئەنجامدانی ریفراندۆمین بەڵام وەک هەڵوێستی پێشوو یەکێتی شاتووە قسە لەسەر ئەوەیە کەی بکرێەوە چۆن بکرێت سەبارەت بە زەمینە سازی ئێستا یەکێتی پێوایە دۆخەکە لەبار نییە مەوەسم کاتەکەیە یەکێتی لەگەڵ ئەنجامدانی ریفراندۆمدایە بەڵام پێویستی پێی وایە کە پێویستە وەزئی هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە هەموو لایەنە سیاسەکان پێکەوە بەرنامەدا بڕێژن ئەگەر بڕیاری ریفراندۆمیش بکرێت لە کوێ دەکرێت ئەبێ لە پەرلەمان ئەو بڕیارە دەربکرێت پەرلەمان جارێ بە پەرلەمانێکی غایبە حزۆری نییە لە مەیدانیان ئەمالیان پراکتیکیان پەرلەمانی کوردستان یان ئەگەر بە شێوازێکی دیکە بڵێن ئێستا ریفراندۆم بکرێت بەبێ ئەوەی پەرلەمان کۆ ببێتەوە پەرلەمان بڕیاری ریفراندۆ بدەن مێژوو چیمان پێ دەڵێ نەوەی داهات و چیمان پێ دەڵێن کە ئەم ریفراندۆ بە چ شێوازی کراوە ئەی پەرلەمان لەکوێ بووە بە دیوێکی ترە چۆن دەتوانین ریفراندۆمێک ئەنجام بدەین لە کاتێکە کە هەندێک هێزولانی سیاسی ئامادەنین پێکەوە کۆ ببنەوە جا کە پێکەوە کۆ نەبنەوە بەرنامە چۆن دابنێن بەرنامەی ریفراندۆم ئەگەر با بڵێمە قسە لەسەر هەڵوێستی لایەنە سیاسیەکان نەکەین ئێمە لە دیوە علمیەکەوە قسە لەسەر ریفراندۆم بکەین خۆی پێناسەیەکی کورتی ریفراندۆمایە واتە ڕاپرسی واتە کۆی تاکەکار وەرگرتنی ڕای کۆی تاکەکانی کۆمەلگا سەبارەت بە پرسێکی گرنگ و استراتیژی جام پرسە استراتیژیان یان لەسەر مەسلەی دەستورە یان مەسلەی سربەخۆیە یان جیابوونەوەی دۆڵاتە یان یەگرتنەوەی دۆڵاتە و هەندێک پرسی زۆر چارە و سازا بوو نمونە ئەنجامدانی جەنگێکیش هەندێک جار ئەمە دەکرێت بۆ ئەمە چی دەکرێت بۆ ئەمە پەیوەست نییە بە هەڵوێستی نەی پارتی نەی یەکێتی نەی کۆماڵ نەی یەگرت و نەی شێزێک سیاسی ئەمە وەکو زانست و وەکو ئامادەکاری زانستی بۆ ئەنجامدانی ریفراندۆم دوو شت پێویستە کە ئامادەکاری بکرێن یەکەم پێداویستی مرۆڤیە پێداویستی مرۆڤی ئەبێتە دوو بەشدا بەش دەکرێت بەسەر دوو بەشە بەشێک ئەبێ هێز و لایەنە سیاسەکان پێکەوە بڕیار بدەن کام بڕیارە دەدەن بەشی دووەم لایەنی دەرونی تاکەکانە لایەنی ئەمنی تاکەکانە و لایەنی تەکنیکیش بوو ئەنجامدانی ئەو خەڵکی کە بەشداری لە ڕاپرسیدا دەکرێت ئایا لێرەدا ئەمە چەند پرسیارێک دەوڕژێنێ ئایا لە ڕووی دەرونیەوە تاکەکانی کۆمەلگا کە جاری وایە موچیان نییە بوو چەند مانگێک ئایا لە ڕووی دەرونیەوە ئامادەیە دووەم ئایا لە ڕووی ئەمنیەوە لە هەندێک شوێن کە ئێماڵێن کوردستانیە زەمینە سازی هەیە کە خەڵ بەشداری بکە سێم هەندێک شوێن ناکوکی لەسەر هەیە ترسی هەیە کە ئەگەر زەمینە سازی ئەمنی شەبێ دەرونی شەبێ بەڵام خەڵکێکی دیکە هەیە تۆ لێ دڵنیانیت ئایا ئەمە دەنگ ئەدایاننا جارێ ئەگەر بڵێن کەرکک ئایا کەرکک بەشداری ریفراندۆمەکە ئەگەر ڕاستە هەیە بەرنامەی ئێمە چیەوەکو هەرێمی کوردستان بوو کەرکک چونکە بەشێکی عەرەبی تایە بەشێکی تورکمانی تایە ئێمە دڵنیانین لە سەداسەت و چۆن ئەم شەڕەکەی کە لە سەداسەت دڵنیانە بی کە و شەڕابیتەوە ئەمە وەکو شەڕ وایە بەڵام شەڕی سپیە ئەمەی کە ئەم ریفراندۆمە دووەم شوێنێکی وەکو شەنگال ئایا شەنگال ناوچەیەکی کوردستانیە وەکو ئێمە بانگەشەی بوو دەکەین ئەگەر کوردستانیە بە چکا بەرنامەی ئێمە بۆ ئەنجامدانی ریفراندۆم بە پێی معلوماتی دقیق لە شەنگال ئەو خەڵکی کە گەڕاوەتەوە
ناگاتە لە 5 لە 3 بۆ 5 باشە چۆن ڕیفراندومێک لە شنگال ئەکرێ کە خەڵکەکەی نزیکەی 5 گەڕابێتەوە. دوام شنگال هەمووی ڕزگار نییە، ڕاستە وەکو شار ڕزگارە، بەڵام لە 40 بۆ 45 هێشتا بەدەست داعشەوەیە. باش ئەمان هەمووی پرسیارن دەچینە مەسەلەی سعدی و ئەو منتەقەی جەبارە ئەو ناوانە. ئایا ئەو ناوچانە لە خەڵگەڕاوەتەوە لە سعدیە و لە جەلەولە؟ ئایا لە ڕووی ئەمنیەوە لە سنووری جەبارە وەزعەکە گونجاوە بوو زۆر باشە. ئەمانە هەمووی پرسیارە زۆر باش. ئەبێ ئەو لایەنانەی بە عامی کوی حیزبەکان کە باس لە ڕیفراندوم دەکەن ئەبێ وەڵامیان پرسیارە بدەنەوە. تۆوەکو وتەبێژی ئەنجومەنی ناوەندیکێتی ئەگەر وەڵامیان پرسیارە بدەیتەوە لە 4 پارێزگای هەرێمی کوردستان لاسی ناوخۆینجا ئەو زمینە سازی اینجا لە ناوچە کوردستانەکەی دەرەوەی ئیدارەی بە کەرکووک و بە شنگال ئەو زمینە سازی هەیە ئێستا بۆ من ئەو قسانی ئەوەی کە ئێستا دەکەم چکەم تمەمە وەکو لە ڕووی مەوزوعی وەکو زانستی نازەمینە سازیە پێدوای لە بەڕێی من وەکو شەخص زمینە سازی بۆ کراوە سەڵاداران بەڕێی من وەکو شەخص هیچ بەرنامەیەک با لە شنگالەوە دەست پێ بکەم با هێزێکی سیاسی بڵێ ئەمە بەرنامەکەیە چکە ئەمە بە هێزێکی سیاسی ناکرێت کوی تاک ئەبێ تاک ڕەزامان بێت تاک خۆی ئامادە بکات تاک بڕیار بدا نەک مەسەلەی حیزبێک و دۆ حیزب و لایەنێک و دوو لایەنەوە کۆی تاک کۆ گشت دەنگی ڕاپرسی پرسی یعنی هەمووی بەهێز و لایەنە سیاسیە بەڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنیەوە بە تاکی کۆمەڵگا هەمووی ئەبێ متتەفق بن ڕەزامەند بن قایل بن ئامادەکاری بۆ بکرێ ئەو جا دەبێتە ڕاپرسیەکی سەرکەوت و بەڕێی من نەخێر لە شنگال بە هیچ شێوەیەک مەجای ئەوەی تیانە چونکە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئەو وێرانکاری کە لە شنگال هەیە لە ڕووی ئاوارەبوونی سەدان هەزار خەڵکی شنگال ئەمە ینی زمینە سازی نییە. دووەم بەشێکی زۆری شنگال بەدەست کوردەوە نیە چۆن هەڵبژاردن کرێت. دووەم لە کەرکووک جارە تا ئەمڕۆژ قسە لەسەر ئەوە بووایە بیرروکەیەکە لەوانەیەش کەرکووکدا بێت هەرێمێکی سەربەخۆ ئەمە بووەتە مەوزوعێک لە ناو خەڵکی کەرکووک تورکمان و عەرەب لەگەڵ ئەم بووچوونەدایە کەوابێ ئەمڕۆژ پرۆژیان هەبووە تورکمانەکان ئەیانەوێ ڕەشنووسی دەستوری هەرێمی کەرکووک بنووسن ئەی دەوری ئەی کوا بەرنامەی ئێمە کە مەبەستمە وەکو هەرێمی کوردستان کوا سەردانی شاندا هاوبەشەکانی هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆی لەگەڵ تورکمان و عەرەبی کەرکووک کۆبوونەوە بکەن بزانن ڕێی ئەوان چییە داواکاری ئەوان چییە ئەیان ئەوان هەر سوورە بن لەسەرەوەی کە کەرکووک هەرێمێکی سربەخۆ بێ یان داواکاریان لە کورتەیە زەمانەتێکیان ئەوێ بۆ ئەوەی بێنە سەر هەرێمی کوردستان یان بەشێکی شایە دەیەوێت هەل لەسەر عێراق بێنیانێ ببێتە هەرێمێکی سربەخۆش ئەمە پێویستی بە بەرنامەیە ئەمە لەو ناوچانە جا ئەگەر ئەوانە بەرنمەیەک نەبێ و ناوچانە بگەڕنەوە سەر هەرێمی کوردستان یان بەشدار بن لە ڕیفراندۆم بەڕێی من وەکەوە هیچمان نەکردبێت پێ ئەگەر بەبێ ئەو ناوچانە هیچ سوودێکی نابێت ڕیفراندۆم بەڕێی من ئەوە وەکەوە هیچمان نەکرد خۆی هەرێمی کوردستان وەکەوە ئێمە سەربەخۆ بین وەکو وایە ڕاستە ڕانەگەیانراوە لە ڕووی یاساییەوە هیچ ئەوە نەکەوتە چوارچێوێکی یاساییەوە کەسی ئەترافی بێمە نەکردووە بەڵام لە ڕووی ئەمەلیە وایە بەغات چ تەسیرێکی لەسەر باشەوە بەڕێزوتر لەو ناوچانە زمینی سازی نەکراوە بەڵام لە واقعی 4 پارێزەکە هەرێمی کوردستانی زمینە سازی کراوە لە هێز و لایەنە سیاسیەکە کورد بەو پەرتەوازەی ئێستا زمینە سازی کراوە من بەڕێی من نەکراوە ئامادە سازی نەکراوە لەبەرەوەی لایەنە سیاسیەکان بەشێک لە لایەنە سیاسیەکان ئامادەنی پێکەوە کۆ ببنەوە و دەستگا تەشریعیەکانی هەرێمی کوردستان باڵاترین دەستگای تەشریعی لە هەرێمی کوردستان پەک خراوە دەوام ناکە ئەوە ئەبێ پەرلەمان بڕیار بدان لەسەرەوە یان یاسایەک دەربکە لەو بارەدا جا ئەم دەستگا تەشریعیەکە وەزیفەی خۆی ئەرکی سەرشانی خۆی نەکە کوا ئامادە ئەسازی حکوومەتی هەرێمی کوردستان خاوەن کۆماڵێک گرفتی کێشە و قەیران بەروکی حکوومەتی هەرێمی کوردستانی گرتەوە یعنی دۆخی سیاسی دۆخێکی ناهەموار پەرش و بڵاوە بە ینی لایەنە سیاسەکان و کوتم کە ئامادەنین پێکەوە دابنیشن کەوابێ ئێمە هیچ بەرنامەیەکمان نەبووە یعنی مادەم ئامادەنین پێکەوە کۆ ببنەوە
کەواتە هیچ بەرنمەیەکمان کۆکنین لەسەر هیچ بەرنمەیەکیان بڕیارمان نەداوە ڕێنەکەوتوین لەسەر هیچ بەرنمەیەکی هاوبەشی هێز و لایەنە سیاسەکان لەسەر چۆنیەتی ئەنجامدانی ڕیفراندوم کەوابێ پێویستە بەر لەوەی بڵێن با ڕیفراندوم بکەین بین ئەم ئامادە سازیە بکەین هێز و لایەنە سیاسەکان وەزعەکە ئاسایی بکەنەوە و دۆخێکی ئەو دۆخەنە هەموارە بەرەو دۆخێکی ئاساییکردنەوەی ڕەوشەکە و هەنگاوەکان بەرەو پێش هەموو شتێک ئاساییکردنەوەی وەزعی هەرێمی کوردستان دوای ئەوە هەنگاونام بوو ئاساییکردنەوەی دەستگا ئەساسیەکانی حکومڕانی سیاسی تەشریعی ئیداری هەرێمی کوردستان و ئەوجا داڕشتنی ئەو بەرنمەیەکە بۆ بوون ئەو ناوچانەی ناوچەدا بڕێنراوەکان لە شنگال لە مەخمۆر لە کەرکک تا بەرەو سنووری خانەقین بچێ ئەمە پێویستی بە بەرنمەیەکی دیراسەکراوی عقلانی هەیە بەڵێکەوەتە بە کورتیانەوەی کە بەرز بەڵێت پێ دوایانی دەبێت لە ئاستی ناوخۆ لە چوار پارێزە سیاسەکان کۆبن و لە ئاستی ناوچە کوردستانەکانش لەوێش زمینە سازی بکرێن جێمە ڕفراندۆمان لە ئاستی ناوخۆی بێ کوبنەوە بەڵام زمینە سازیش بچووکە زمینە سازی نیە لە ناوخۆی هەرێمی کوردستان دووەم جگە لەم هەموو ئەمانە ئێمە بێ حساباتێک بکەین لەگەڵ ئێمە تا ئێستا وتم لە ڕووی مامەلەوە ئێمە ڕەبتێکمان هەیە بە بەغاوە بەڵام لە دیوەکەی ترە تا ڕادێک ئێمە نیمچە سەر بەخۆین لە هەرێمی کوردستانە بەڵام کاتێک کە تو هەنگاوێکی عەمەلی دەهاوێژیت پێویستی بەوە هەیە پرس بە بەغا بکەیت ئایا ئێمە پرسمان بەڕاستنی پرسمان بە بەغا کردویانە چکە ئەمەش تەنها دوو وەڵام هەڵەگرێت لە بەغا یان بەڵێ و پیرۆستان بێ ئەبینە دوو دراوسێی باش یەکتر یان نەخێر قبول ناکەین و قبول ناکەین واتە داگیرساندنی شەڕ لەگەڵ بەغایان بەغا شەڕ بەسەرێ بەسەپێنێ ئایا لەم ڕوانگەشەوە ئێمە ئامادەکاریەکی ئەوەمان کردووە کە خوا نەخواستە و شەڕە ببێن تو بێ هەموو ئەمانە دیراسە بکەین پێ دوای کامیان نزیکترە ئێستا ئێمە لە بەردەم و خیارە ئەگەر باز لەگەڵ بەغدا باسی ڕیفراندۆ بکەین شەڕەکە یاخود مەسەلەی کە ڕێگەمان پێ بدەن و پیرۆز بایمان لە بەغا کاڵێن بەغاواتە عێراقی عەرەبی جۆرەها دەنگ هەیە ینی جۆرها هەڵوێست هەیە هەندێک هەڵوێستیاڵێ بە ئەمانە هەر جیا بنەوە تا زوو جیا بنە با بڕون و پیرۆزیان بێ هەیە واڵێ بەڵام هەشاڵێ هەموو عێراقیەک عێراقێکی یەکگرتووە و قبول ناکەینەوە یعنی تۆ ئەبێ بۆ هەموو ئەگەری خۆت ئامادە بکەیت بەڵام بۆ ئەو ئەگەرەی کە تو بتوانیت پشتگیری زیاتر دروست بکەیت پێویستی بە پێکهێنانی وەفدێکی شارەزا و بە ئەزمون و علاقاتێکی فراوان هەبێ لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی عێراقی لەگەڵ پێکهاتە جوورا و جوورەکانی عێراقی بۆ ئەوەی تا بکرێت ئەمەش ئەگەر مفاوزات دوور و درێژیش بێ بە مفاوزات بە دانوستان ئەم مەسەلەیە یەکلای بکرێتەوە چونکە گەلی کورد لە درێژەی مێژوو هەمیشە کارە سات و ماڵوێرانی و دەربەدەری و ئاوارەبوونی بینیوە کاتیەوە هاتووە بیر لەوە بکرێتەوە گەلی کورد بە ئارامی و زۆر باشە ئەوە سەبارەت بە بەغداد ئەی پێویستەکە هەرێمی کوردستان بۆ ڕیفراندۆم و توێش لەگەڵ وڵاتانی دراوسێ و وڵاتانی هەرێمایەتی و نێودوڵەتیش بکات خۆیان بڕیارە بڕیاری مافێکی ڕەوای گەلی کووردە و بڕیاریش هەر ئەبێ گەلی کورد ئەو بڕیارە بدا بەڵام بۆ هەموو ئیشێک ئەبێت و ئامادەکاری بکەیت بە تایبەتی ئەم بڕیارە بڕیارێکە چارەنووسسازە پێویستی بە پشتگیری نێودەوڵەتی هەیە و پێویستی بە پشتگیریەکی ئیقلیمی هەیە ئەو پشتگیرانان ئێستا بۆ نمونە ئێمە کورد وەکو کورد لە وڵاتانی دەوروبەرمان یعنی ئێستا ئەو پشتگیرانەمان هەیە لە دەوروبەر هەم لە ئاسی نێودوڵەتیش هەندێک جار لە هەرێمی کوردستان هەندێک لێدوان هەیەڵێن ئەم یعنی پشتگیری لە ئێمە دەکەم بەڵام کە ئێمە سەیری میدیای جیهانی و میدیای ئیقلیمی دەکەین لێدوانەکان پێچەوانن لەبەرێ بەڵام هەندێک جار هەندێک لە سەرکردەکانی هەرێمی کوردستان ئاماژە زۆر باش بەڵام ئەوە بدانە وەفدەرێکیان کە حتماتونە تەنجومەی ناوەندیکێتی نیشتیمانی ینی ئەو پرسیارتان لێ کردوم کە ئەگەر ڕاپرسی و ڕاپرسی دانین وەڵامیان چی بووە زۆر باڵێز وە کۆنسۆلمان بینیوە هەر ینی زۆر جار لەو وەفدانە خۆشم لەوێ بووم یعنی من نەمبینیوە هیچێک لەوانە بڵێن ئێستا کاتیەوە بێ کە کورد بڕیارێکی وا بدە یعنی ئەوان زیاتر دیبلۆماسیانە وەڵام دەدەنەوە
پشگیری خۆیان بۆ گەلی کورد دەردەبڕن بەڵام هەمویان ئەڵێن ئێستا کاتیەوە نییە هەمویان بەو شێوەیە ئەو قسەیە دەکەن ئەڵێن جارێک کاتی زۆر باش بریارێکی وانە زۆر باش سەبارەت بۆی کە سەرتا پرسیارەوەم لێ کردی سەبارەت بەوەی کە بارزانانی داوای کۆبوونەوەی لەلایەنەکان دەکات پێرەچەیەکی نیشتمانی بەشداری بکار لەو کۆبوونەوەی ئەوەی کە ئێستا بارزانی داوای کردووە لا 23 حوزەیران داوای کۆبوونەوەیکی لێوان لایەنە سیاسیەکان کرد بۆ پرسی ڕفراندۆم سبەینێ کۆبوونەوەیەکی سەرکردەتی هاوبەش دەکرێت پێ دەچێت سبەینێ ئەو هەڵوێستا گۆڕان بێ بەڵێ سەرکردەتی هاوبەشی هەڵوێستێکی گرتتان دەبێت لەو بارەوە من پێم وایە سبەینێ ینی هەڵوێستی یەکێتی لەو بارەدا باشتر دەربکەوێ چکە یەکێتی بەڵام پەیامەکەی ئەوەیە ئەڵێ ئێمە دەرگامان کراوەیە بۆ هەر دانوستانێکی بە هەر دانوستانی وایەکێتی هەمیشە لەگەڵ ئەوەدا کە دانوستان بکرێت بە هەموو پرسێک هیچ کاتێک دەرگای دانوستانی دانەخستووە بۆ هیچ پرسێک هەمیشە لەگەڵ ئەوەداوە پێی وایە تا بکرێت بە شێوازی دانوستان کێشەکان چارەسەر بکرێن و تا بکرێت لە سەرمێزی دانوستان باس لە کێشە و گرفتەکان بکرێن و تێگەشتنی هاوبەش بکرێت لەبەرەوەی من بەڕێی من یەکێتی دانوستان ڕەت ناکاتەوە بەڵام یەکێتی هەمیشە لەگەڵ ئەوەشدایە کە ینی بەرنمەیەکە بێ بۆ هەر هەنگاوێک و بۆ ئەم قۆناغە پێویستی بەوە هەیە کە بارودۆخی هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە بەبێ ئاساییکردنەوە بارودۆخی هەرێمی کوردستان ینی هەنگاوەکان شێوازێکی تەندروست کۆبوونەوەگەر بشکێت تا دۆخ ئاسایی نەکردەوە ئەنجامی نابێت من بەڕێی من و پەیامەکانی سەرکردەکان یەکێتیش هەمیشە ئەوەیە ینی ئەبێ وەزئی هەرێمی کوردستان ئاسایی ببێتەوە دوای ئاساییکردنەوە دەتوانێت ئەو هەنگاوانی باش سەبار بۆ کۆبوونە پێ دوایە بەرەستا وەکتەوێژی ئەنجومەنی ناوەندی سەپێتان وایە تا دۆخەکە ئاسایی نەکرێتەوە کۆبوونەوەوان ئەنجامی نابێت من نازانم ئەنجام دەدرێ یان نانە ئەنجام وەکو ئەنجامی من بەڕێی من بەبێ ئاسایی بوونەوە بەڕێی ئەوەی خۆمە ینی بەڕێی من تا وەزئی سیاسی هەرێمی کوردستان ئاسایی نەبێتەوە هەنگاوەکان بە نائاسایی جێبەجێ دەکرێن هەنگاوی بە نائاساییش بێ دەرەنجام و دەستکەوتی نائاسایی بەڕێزوتت بەیانیەوە وەکو گۆڕان و یەکێتی نیشتمانی برار لەو دەمەژداری کۆبوونەوەکە دەکەنیانە ئێستا ئێوە یەکێتی نیشتمانی پێتەن وایە سەرۆکی شەرعی هەیە لە هەرێمی کوردستان من ئەو وەڵامی ئەو پرسیارە نادەمەوە ناتوان بە ناوی یەکێتیوە وەکو ئەنجومەنی ناوەندی ئێستا تا ئێستا تا ئێستا وەکو یەکێتی نازان کە سەرۆکی شەرعی هەیە یەکێتی یەک قسەی ها یەکێتی ئەڵێ ماوەی یاسایی کاک مەسعود بەسەر چووە بەڵام وەکو ئەمرە الواقع ئێستا ئەو لە شوێنی سەرۆکی هەرێمی کوردستان ئێستا تۆ تەبێش بە سەرۆکی دەزانیت سەرکردەکانی یەکێتی ئەو قسەیە دەکەن منیش هەمان هەڵوێستم هەیە تۆ بە سەرۆکی دەزانیت وەکو خۆ من وە هەمان هەڵوێستی یەکێتیە و هەڵوێستەی کە کاک مەلا بەختیار کاک سعدی کاکەکانی تر وتوانە منیش پشتگیری لەو هەڵوێستە دەکەم ناتوانم ڕێکی هەڵوێستەکە ڕوون نییە بۆکو سەرۆکێکی شەرعی ئەوان ڕادەگەێنن کە لە ڕووی یاساییەوە ماوەی کاک مەسعود بەسەر چووە بەڵام لە واقعیشە ئێستا ئەو وەکو سەرۆکی هەرێم کار دەکەن بەڵێ زۆر باشە دوا پرسیارم چی بکرێت بۆی کە بە زووترین کات کۆبوونەوە ئەنجام درێت و هەنگاو بنرێت هەنگاوی عملی بنرێت بۆ پرسی ڕفراندۆم پێش دوای ینی ئەوەی کە لە ماوەی ڕابردوو هەبووە بۆ مەسەلەی سربەخۆیی و مەسەلەی ڕفراندۆم تەنیا مزایدە و ئەو بووە من بەڕێی من لەم قۆناغەدا ینی زیاتر هەوڵەکان بۆ سەرقالکردنی جەماوەرە ینی لە زانستی ڕاگەیاندنە و لە زانستی ڕایگشتی شات تیورێکە لە هەردووکانە پێڵێن تیوری هەژمون ئەم تیوری هەژمونە چییە؟ لانە سیاسەکانیان لایەنێکی سیاسیان دەسەڵاتێکی حکومڕان میدیایەکی هەژمون دروستەکە ئەم میدیا هەژمونە چی دەکە؟ وا دەکا کە خەڵک هەم خاوەن ڕێی خۆی نەبی بووچوونی خۆی نەبی داواکاری خۆی پێشکەش نەکە بە هەندێک شتی ترەوە سەرقەڵ بکە کە ئەو لایەنە ئەو شتەی ئەوێت ئێستا خەریکە لە هەرێمی کوردستان وا لێ دێ شتە ئەساسیەکان لە بیری خەڵ دەچێتەوە بە هەندێک شتی لاوەکیەوە سەرقال دەکرێت یعنی ئەوەی کە ئێستا دەیبینین ئەگەر لێبوردەیی نەبێت لە نێوان هێز و لایەنە سیاسەکاندا کەواتە جدیەت نییە لە هەوڵەکان بۆ ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان کە جدیەت نەبێ بوو ئاساییکردنەوەی دوو خێستەی هەرێمی کوردستان کەواتە بەرژەوەندی حیزبی زاڵە بەسەر بەرژەوەندی گشتیدا کە بەرژەوەندی
حزبی و تایبەت زاڵ بێ بەسەر بەرژەوەندی گشتیدا کەواتە ئەمەی تر کە پێی دەڵێن بۆ ڕیفراندۆم بوو سەربەخۆی هەنگاوی عملی نییە. دریشم بۆوانێک کە باسی ئەو پرسیان من بەڕێی من ململانەی حیزباتی وای کردووە کە هەر لایەنێک جۆرە کارتێک بەکاربێنێت بەڵام بەکارهێنان ئەم جۆرە کارتە بەبێ عملی ئەنجامێکی باشی نابێ. عملی ئەوەیە عملی جدی ئەوەیە هەنگاونام بۆ ئاساییکردنەوە بۆ ڕیفراندۆم ئەبێ لایەنەکان هەمویان لێبوردەیان هەبێ پێکەوە کۆ ببنەوە لاپەڕەیەکی نوێ بکەنەوە وەزی هەرێم ئاسایی بکرێتەوە هەمویان پێکەوە بەشدار بن شەریک بن لە بریاردان و لە حکومڕانی و ئامادەکردنی بەرنمەیەک بۆ داهاتووی هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێز کاک لە تیڤنیرۆی و تێوێژی ئەنجومەنی ناوەندی کێتینجە سپاس بۆ بەڕێستان کە لە بەشی دووەم لەگەڵ مام سپاسیش بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامەیەکی تر خواتان لێ.